لە بەژمارەی ئەم جارەدا بەس لە جیاوازی پلەی وەزیفیەکەین لە نێوان یاسای بودجە و لە نێوان بەڕێوەبەرایەتی بودجەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە بەپێی یاسا دەبێت جیاوازیان نەبێت و هاوئاست و یەکسان بن. جیاوازی پلەی وەزیفی فەرمانبەرانی هەرێم طبعاً بەم شێوازەیە ئێمە پلەی ئەلیف و بامان هەیە لەگەڵ 1 تا 10. پلەی ئەلیف ئەمە پلە تایبەتەکانن وەکو ڕاوێژکار، وەکو سەرۆکی زانکۆکان، وەکو بریکاری وەزارەت، ئەم بابەتانە. پلەی بە بەڕێوەبەرە گشتیەکانن. پلەی 1 تا 10 فەرمانبەرانی ئاساین کە دەبێت لە یاسای بودجەدا لەگەڵ بەڕێوەبەرایەتی دارایی هەرێم ئەبێ یەکشت بێ، نابێت جیاوازیان نەبێ. بەڵام با سێری کەم خشتانەکەین هەندێکیان لێ وەرەگرین وەکو نمونە. لە پلەی ئەلیف لە یاسای بودجەدا 329 پلەی وەزیفیمانەیە، بەڵام لە دارایی هەرێم 370 پلەی وەزیفیمانەیە کە 41 پلەی وەزیفی زیادەیە. لە باە 1161 پلەی وەزیفیمانەیە لە یاسای بودجەدا. لە دارایی هەرێم چەندمان هەیە؟ 1603 هەیە کە 442 پلەی وەزیفی زیادەیە. بە هەمان شێوە لە پلەی 1 تا 10 هەر جیاوازی هەیە، جایا کەمە یان زیادە. بۆ نمونە لە 100 پلەی وەزیفی جیاوازی هەیە بە کەم، لە 2 1382 پلە جیاوازی هەیە بە کەم دیسانەوە، لە 3 148 پلەی وەزیفی زیادە، لە 4 2147 پلەی وەزیفی زیادەیە. بە هەمان شێوە لە 5 6 7 8 9 بەم شێوازە جیاوازیەیە کە بەپێی یاسا نابێت جیاواز بێت. باش، جیاوازی پلەی وەزیفی لەکوێ؟ لە نێوان یاسای بودجەی عێراق و بەڕێوەبەرێتی بودجەی وەزارەتی دارایی هەرێم بەم شێوازەیە. لە یاسای بودجەی عێراقدا هەر هەمووی 681,979 پلەی وەزیفیمان هەیە. لە بەڕێوەبەرایەتی بودجەی وەزارەتی دارایی هەرێم ڕقەمێکی دیکەیە، 701,817 پلەی وەزیفیمانەیە. بێگومان ئەمەش جیاوازی هەیە، چەند جیاوازەکەی 19,838 پلەی وەزیفی لە بینی یاسای بودجە و بەڕێوەبەرایەتی بودجەی وەزارەتی دارایی هەرێم جیاوازی هەیە. باش، سەبارەت بە جیاوازی پلەی وەزیفی بۆ هێزەکانی وەزارەتی پێشمەرگە نەک لە یاسای بودجە، هەر لە نێوان دوو بەڕێوەبەرایەتی وەزارەتی دارایی هەرێم، ئەویش بەڕێوەبەرایەتی بودجەی هەرێم لەگەڵ بەڕێوەبەرایەتی ژمێریاری هەرێم کە هەردووکیان سەر بەچۆن سەر بە وەزارەتی دارایی هەرێمن. بۆ هێزەکانی وەزارەتی پێشمەرگە لە بەڕێوەبەرایەتی بودجەی هەرێم ئەڵێ 162760 کەسە، بەڵام لە بەڕێوەبەرایەتی ژمێریاری هەرێم وەڵە چەندەیە؟ 184729ە. هەر لە نێوان دوو بەڕێوەبەرایەتیان لە یەک وەزارەت جیاوازەکان 22269 پلەی وەزیفیە کە ئەمەش بەڕاستی گرفتە. ئەمەی باسمان کرد بریتی بوو لە چی؟ لە جیاوازی پلەی وەزیفی لە نێوان یاسای بودجەی عێراق و هەروەها بەڕێوەبەرێتی بودجەی وەزارەتی دارایی هەرێم.